كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين هادي الحيارى والتائهين، وأصلي وأسلم على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. فێرخوازان و زانستخوازانی بەڕێز خوشکان برایان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لە بەرنامەی گەوهەری زانستخوازان بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەینەوە. لە گەوهەری 33یەمین بە خزمەت ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەینەوە. ئەویش لە گەوهەریشتر کە پێشکەشی ئێوەی خۆشەویست و بەڕێز و لە دڵا شیرین بکەیت، وەکو خەڵات و دیاریەک لە بۆ ئێوەی خۆشەویست کە بەڕاستی ئەهلی عیلم زۆر گەورن، زۆر خۆشەویستن، شایستەی ئەوەن شتی زۆر گەورەیان پێشکەش بکرێ. بۆیە ئەو خەڵات و دیاری و گەوهەرەش پێشکەشە بە ئێوەی بەڕێز کەوا 33یەمین گەوهەرە، خەڵاتە، دیاریە بە ئێوەی خۆشەویست و لە دڵا شیرین پێشکەش دەکەم. ئەویش بریتە لەوەی ئەسیدق واتە ڕاستگۆیی، یعنی پێویستە لەسەر ئەو کەسەی کەوا زانستخوازە، فێرخوازە، هەمیشە و بەردەوام ڕاستگۆ بیتن. ڕاستگۆیی سیفەتی هەرە گەورە و هەرە گرنگی ئەو کەسەبی، چونکە صدق و ڕاستگۆیی صفاتی هەموو پێغەمبەران بۆ سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە کە وەصفی ئیبراهیم پێغەمبەر دەکات دەفەرموێ وەذکر فی الکتاب ئیبراهیم إنه كان صديقا نبيا. خوای گەورە وەصفی ئیسماعیل دەکات وەذکر فی الکتاب ئیسماعیل إنه كان صادق الوعد وكان عند ربه مرضيا. بزانە خوای گەورە کە وەصفی ئەو پێغەمبەرانە دەکات. پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێشوەی ببی بە پێغەمبەر ناسرابوو بە الصادق الأمين، کەواتە بەڕاستی فێرخواز دەبی لە تەمەنی بچووکی، لە تەمەنی فێرخوازی هەمیشە و بەردەوام بەڕاستی ڕازگۆ بێ. صفەتی هەرە گەورەی، صفەتی هەرە گەورە ناسنامەی ئەو کەسە ڕازگۆیی بیتن. لۆیە بەڕێزان و خۆشەویستان بزانە خوای گەورەش ئامۆژگاریمان دەکات و دەفەرموێ یا ئەیوهە الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. ئەی ئەو کەسانی ئیمانتان بەخوایە، اتقوا الله، تەقوای خوا بکەن، وكونوا مع الصادقين. یەکێ لەو شتانەی کەوا تەقوای خوای گەورەی پێدەکرێ، سنوورەکانی خوای پێدەپازریزرێ، كونوا مع الصادقين، لەگەڵ ڕازگۆیان بە، لەگەڵ ڕازگۆیان بە ڕازگۆ دەبی، لەگەڵ ڕازگۆیان بە بەرز دەبی، لەگەڵ ڕازگۆیان بە ناو دەنگت بەرز دەبی لە لای خوا، لە لای خەڵکان، لە دنیا و لە قیامەتێش. لۆیە بەڕێزان ڕازگۆیی بزانە تەمەشاکە زانایان دەڵێن ئەو کەسەی ڕازگۆیە، ئەو سیفەتەی تێدایە، سیفەتی ڕازگۆیی یەکەم عنوان الوەقار. ڕازگۆیی ناونیشانی هەیبەت و گەورەی ئینسانە. سبحان الله، یعنی کەسێک هەیبەتی هەبێ، کەسێک ویقاری هەبێ، کەسێک گران و سنجین بی، بە چ گران و سنجینەکەی بەرەسینایە؟ بەو صدق و ڕازگۆییە. خاڵی دووەم شەڕەف للنەفس، نەفسی ئینسان زۆر عەزیزە، زۆر گەورەیە. ئەگەر کەسێک ڕازگۆ بیتن ئەو شەڕەف و گەورەیەی بەدەستدەینیتن. خاڵی سێم نەقاء السەریرە، ئەو کەسەی ڕازگۆیە لە ناو دڵ و ناخی خۆی کەسێکی پاکە، کەسێکە خیانەت لەگە خۆی ناکە، خیانەت لەگە دەوری بەردی خۆی ناکە، قسەی ناڕاست و ناڕێک بکە. خاڵی چوارەم صفاتی ئەو کەسانی کەوا ڕازگۆن، بەرهەمی ڕازگۆیی ڕجحان العقل، ئەو کەسانی ڕازگۆن عقلیان زۆر گەورەترە، عقلیان زۆر زیاترە، کەسانی سووک و کەم عقل نین. خاڵی پێنجەم رسول المودة من الخلق، ڕازگۆیی پردەکە دەدگەینێتە هەموو خەڵکێک. بۆیە ئەگەر کەسێک تاجر بی، بازرگان بی، دوکاندار بی، سایق تەکسی بی، هەر کەسێک بی مادەم ڕازگۆ بی دەبێتە خۆشەویستی هەموو خەڵک، دەبێتە ئەو کەسەی بازاڕەکەی زۆر گەرم و گوڕ بی، زوو دەوڵەمەند بی، چونکە لۆ پردەکچی دروست کردگە لە نێوان خۆی و خەڵکی، خەڵک بە ئاسانی دەست نەکردی، خەڵک سیقە و متمانەیان پێیە. لۆیە بەڕاستی ڕازگۆیی ڕەسوول المەوەدە، پردی خۆشەویستی نێوان ئەو کەسە ڕازگۆیە و خەڵکانی ترە. خاڵی شەشەم سەعادەت الجەماعە، مای بەختەوەری ئەو کەسانەیە کەوا ڕازگۆن. کاتێک کەسێک
جێی لە خوتبەتی دەبی لە ناو مەجلیسێک باس ڕاستگۆیی دەکات سینجی خۆی دەردەپەڕێنی زۆر کەیفی بەخۆی دێ الحەمدولیلlah خوایە ئەمن ئەو سیفەتەم تێدایە بەڵام ئەگە خوا نەخواسە ئەو سیفەتی تێدا نەبی دەبی سەری خۆی شۆڕ بکاو ئارەقەی شەرمەزاری بڕێژیت و حەز بە شەرمەزاری خۆی دەکات خاڵی شەشەم خاڵی حەفتەم لە بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی ڕاستگۆن صیانەت الدین دینیان پارێزراوە بەڕاستی ئەو کەسانە ترسی خۆیان لە دڵە بەڕاستی ئەو کەسانە لە خوای گەورە گەیشتن عەقیدەیەکی تەواویان هەیە لێ درۆی ناکەن شرم لە خوا دەکەن شرم لە پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم کەواتە بەڕێزان و خۆشەویستان ئەو کەسەی فێرخوازە ئەو کەسەی طالب العلمە ئەو کەسەی دەخینی لە بۆی ببێتە بانخوازێک ئەو کەسە بەڕاستی بانخوازە لە بۆ ڕێگای خێر لە بۆ ڕێگای چاک جۆرە ئەو کەسە خوا نەخواستە ئەگەر ڕازگۆ نەبیتن خەڵک سی قەومی تمانەی پێ نەکەن چەند خەتەرناکە تەئسیل لە دین دەکا لێ تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری بە تاک تاچی ئێمە دەکا بە تایبەت زانستخوازان عەلەیکم بالصدق ئامۆژگاریتان دەکەم بە ڕازگۆیی لۆ فإن الصدق يهدي إلى البر چونکە ڕازگۆیی ڕێگایەکە دەروازەیەکە لە بۆ هەموو چاکەیەک وإن البر يهدي إلى الجنة بەڕاستی هەموو ڕێگایەکی چاکەش دەرگایەکە و دەروازەیەکە کە بتگەیەنێتە بەهەشت کەواتە فێرخوازی بەڕێز ئەگە دەتەوێت بەڕاستی ڕێگاکانی چاکە لە پێشکراوەبی ڕازگۆ بە خیانەت نەکەی ناڕاستی نەڵێ چونکە دەتگەیەنێتە بەهەشت ئەو ڕاستیە بەڕاستی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لێیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگاداربی بە هیچ نەوعەک بە تایبەت فێرخواز بە هیچ شێوەیەک توخونی ئەو سیفەتە خراپە نەکەویتن کە سیفەتی ناڕاستیە هەمیشە و بەردەوام خۆی بەڕاستیت و بە سیفەتی ڕازگۆیی زانایان طبعاً دەڵێن لە سێ شوێنان وەکو لە فەرمودەی پێغەمبەری هاتووە صلی الله عليه وسلم کەوا دروستە ئینسان ناڕاستی برێ لە هەندێک حالەت یەک لەوانە لە کاتی جەنگ لە کاتی شەڕ کە کەسێک دوژمنکاری لە کاتی ناو شەڕ و جەنگە لە بۆی خۆی بپەڕێتەوە لەوەی کەوا سڕێک ئاشکرا دەبی لۆی کەوا زەفەر بە مسلمانان نەگەیندرێت و زەرەریان پێنەگا دروستە قسەی ناڕاستی بکە خاڵی دووەم لە کاتی سوڵحکردن لە بینی خەڵکی دروستە ئەگەر کابرا گوتی بڕۆ ئەو قسە و ئەو قسە شەڕانە بە فرانی برێ ئەتوو بچێوێن دەرێ قسەکان نەگەینی یان برێ وەڵڵاهی کاکە ئەو کاسا مەسەرەن بە خراپە باسی توی نەکردیە لەوەی شەڕ و ئاژا و فتنەکە گەورەتر نەبی خاڵی سێم باس پیاوی قسە لە بۆ خێزانی خۆی بکەیان ئافرەتێک قسە لە بۆ پیاوی خۆی بکە ئەگەر قسەکەی ڕاست و دروستیش نەبیتن ڕێی پێدراوە هەچەندە زانایان دەڵێن نابی کابرە لەو گۆڕەی لەو سێ حالەتەشبی درۆی ڕاشکاوی و بە ئاشکرا بکە نا بەڵکو دەبی تەوریەی بەکاربینی معاریض بەکاربینی کو مەسەلەن بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک لە جەنگەکان لە کاتی شەڕ بوو پێشوێ شەڕەکە ڕووبدا کەسێکیان گرت بوو لەو کاتەدا پێغەمبەری خوا هەندێک پرسیاری لەوان کرد ئەوانش پرسیاریان لە پێغەمبەری کە صلی الله عليه وسلم لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەو خەڵکانەی وێن دەرێ مشریکەکان ژمارەیان چەندە وتیان وەڵڵاهی نازانی پێغەمبەر فەرمی ڕۆژێ چەند قشتی سەردەبڕن وتی لە دەوری نۆدا پێغەمبەری خوا یەکەوسە لێکی داوە فەرمی هەر قشترێک لە بۆ 100 کەسیە کەواتە ژمارەی ئەو مشریک و کافرانە لە دەنجی بەدر بوو لە 900 هەتا هەزاریە بالفعل مشریکەکان ژمارەیان دەوروبەری 1000 کەس دەبوو اینجا ئەو کابرا پرسیاری لە پێغەمبەر کرد فەرمووی ئەنگۆ چێن پێغەمبەری خوا فەرمووی نەحن من ما کابرا وا تێگەیشت عشیرەتی مائی هەبوو لەو دەوروبەری وێندەرێ وەی زانی پێغەمبەری خوا سەر بەو عشیرەتەن بەڵام پێغەمبەری خوا مەبەستی وابوو ئەسلی خلقەتی ئێمە دروستبوونی ئێمە لە ئاو بووە خوای گەورە لە ئاو ئێمەی دروست نەکردیا کەواتە لێ بزانە لەو حالەتدا هەچەندە ناڕاستی دروستە بەڵام ئینسان بەڕاستی وانە بیتن لەگەر خێزانی لە سبەینی هەتر هەدرویان هەڕێژیتن ژن لە بۆ پیاوی خۆی ویان لە بتە کونەبا ئەوە غەڵەتە بەڕاستی چکەوەی لێ دێ ڕۆژێک دادی درویەکان کەشەویت و حیاشت بچی لۆی ئینسان دەبی زۆر ئاگاداربی بزانە ئیمامی ئەوزاعی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ تعلمی الصدق قبل العلم خۆت فێری ڕازگۆیی بکە پێشی بەدەستهێنانی علم لۆی بزانە بەڕێزان و خۆشەویستان ئینسان بەڕاستی دەبی زۆر
ئاگادار بیتن ڕازگۆبی و ئەو کەسانی کە درۆی دەکەن دوور لە ڕووی زەنابتان خاستن ئەوانەی ئەهلی عیلمن مەندیل لەسەرن زۆر جاریوە خوا نەخواسە خوا پەنەمام بدە یا ڕەبی ناڕاستی دەڵێن لەکن هەندێک کار بەدەستان لەکن هەندێک شوێنان قسە ناڕاستیشە دەیکەن ئەشهەدو بیلای ناحەقی دەکەن زۆر خەتەرە بەڕاستی ئەوانەی ئەو نەوعا ناڕاستیە دەڵێن چەند هۆکارێک هەیە لێ زانایان دەڵێن درۆ سێ جۆری هەیە کذب التەمەلق واتە کلکەلۆقەکردن و خۆشیرنکردن و خۆ نێزیکردنەوە لە خەڵکان دووەم کذب المنافق هەندێک درۆ هەیە لە بۆ نیفاق و منافقە خۆی شیرین بکە ناڕاستی دەڵێ و کذب الغەبی هەندێک درۆی هیچ مەسلحەت نیە لەو گۆڕی کابرا دروی خۆی هەر دەڕیشتن بەبێ ئەوەی پارەی پێدرابی بەبێ پرسیاری لێکرابی ئەوە دروی جێلەکان و نەفامەکانە حاشاتی ئەوەی بەڕێز حتا ئینسان بەڕاستی دەبی ئاگادار بی ئەگەر بە تەوریە و بە تەوریە ئیلا لە مەسلحەتێک بە تەوریەش دروست نییە ئینسان بیکاتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان دەبی زۆر ئاگادار بی بەڕاستی درۆ لە بۆ ئەهلی عیلم چەند کارە ساتێکی لێ دەکەوتەوە یەک لەوانە تەمەشا بکە موسیقە و متمانە نامینێتن بەڕاستی ئەوانەی زۆر دروی دەکەن حتا خەڵک ئاەتیش بخینتەوە سوبحان لە خەڵک قەناعەتیان بەو کەسەی نییە کە ئاەتەکەی دەخینتەوە یان فەرمودەی پێغەمبەر کە دەخینتەوە خاڵی دووەم وای لێدێ ئەو کەسە سنگ و قیمەتی نامینێ نە لە دنیایە نە لە قیامەتێ لەکن خوای گەورە سووک و ڕسوا دەبی خوای گەورە پەنامان بداتن خاڵیشتر و گەوهرێشتر پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم ئەویش بریتێ لەوەی المحافظة على رأس مالك ساعات عمرك واتە ئەی گەنجی بەڕێز فێرخواز و زانستخواز خوشکان برایان پێویستە بەڕاستی ئەهلی عیلم زانستخوازان پارێزگاری بکەن لە چ لەو شتەیکەوە سەرمایەی ژیانی تووە سەرمایەی تووە کە بریتە لە چ لەو تەمەن و لەو کاتانەی کەوە بەسەری دەبێت بە تایبەت لە چینی گەنجان لە خوشکان لە برایان تەمەنی گەنجایەتی بەهاری تەمەنی ئینسانە سوبحان الله زۆر ئاگادار بە ئەو بەهاری تەمەنت بە ئاسانی لێ نەڕوا شتێکی چاچی لێ کۆبکەوە لۆیە گەنجی بەڕێز زانست خواز و فێرخوازی بەڕێز ئامۆژگاری دەکەم بە چەند خاڵک یەکەم کاتێک کە ئێستا ئەتوو گەنجی وا لە ناو پرۆسەی بەدەسێنانی زانست و زانیاری لە هەر بوارێکدای لە هەر بوارەکی دای لە پزیشکیە لە ئەندازیاریە لە پارێزەریە مامۆستایەتیە لە هەر بوارێک لە علومی شەرعیە یەکەمیشت هەوڵ دە ئەلجید وەئیجتیهاد هەوڵ و کۆشش بکە خۆماندی بکە لۆ بەدەسێنانی عیلمەکی باش لۆی لە دوا ڕۆژ ئیسراحەت بکەی پشتی لێ بکەیەوە خاڵی دووەم هەوڵ دە بەردەوام علم و زانست و زەنیاری بەدەستمێن نەڵێ وەڵام من ئیجازەم وەرگرت لەوەی شەهادەم وەرگرت لەو زانستەی یان شەهادەی بەکالۆریۆسم وەگرت تاو پشتی خۆم نا هەمیشە و بەردەوام لە پسپۆری خۆت بەرەو پێش بڕۆ بخینەوە متابعەی بکە کتێبی خارجی بخینەوە خاڵی سێم هەمیشە و بەردەوام لە مامۆستایاندا مەبڕێ سەردانی مامۆستایەکانت بکە زیاتر و زۆرتر ئیستیفادەیان لێ بکە خاڵی چارەم هەمیشە و بەردەوام بخوێنەوە بە خوێندنەوەیەکی ورد بە خوێندنەوەیەک کەوا لێکۆڵینەوە بکە لە بابەتەکانی تایبەت بە پسپۆری خۆت ئینجا خۆشەویستان و بەڕێزان زۆر ئاگادار بە بەڕاستی ئەوەی مرۆڤ لە ناو دەبا ئەوەیە وا دەکەم و وا دەکەم ساڵیشتر وا دەکەم مانگەشتر وا دەکەم ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەلەکە المتەسەویفون ئەوانەی دەرێن سەوف ئەفعل کەذا سەوف ئەفعل کەذا لە داهاتوو وا دەکەین و لە داهاتوو وا دەکەین و پرۆژەم هەیە لە بەو فرانە وەختی هێشتا دەستی پێ نەکردیە کاکە لۆ دەست پێ ناکەی بسم الله بکە بزانە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإذا عزمت فتوكل على الله أي محمد هەر کاتێک ویستت ئیشەکی بکەی تەوەکەل على الله پشت بەخوا بەستە و یەکە و سەر دەست بە ئیشەکەی بکە مەرێ دوایە دەیکەم ئەگە هیچ بربەستێک نییە هیچ ڕێگایەک نییە ڕێل لێ بگری لۆیە هەمیشە و بەردەوام کاتەکانی تەمەنی خۆت بقۆزەوە لەو کاتەی لە ماڵێ لەو کاتەی لە دەرێ لەو کاتەی لە ناو پاسی لەو کاتەی لە ناو تەکسی لەو کاتەی لە ئینتیزارێک دای لەو کاتەی لە شوێنێکی لەگە برادرانت لە سەفرەیەک لە سیاحەتێک ئەگە 5 دقەش بی ئیستیفادە بکە لەو کاتانە ئیستیفادە لە یەکتر بکەن زۆر جاروی مەجموعە گەنجێک دەستنە سەفرەکی 10 گەنجن وایە دەتانی زەنابت بابەتێک بڕۆژێنی
مثلا لۆ نمونە لە دەربارەی مثلا پسپۆری خۆت لە دەربارەی گرفتەکەی لە مثلا ناو گەنجان وایە مثلا لۆ نمونە بابەتی نێرگەلە وانیا کاکە ئەنگۆ دەپازە کەسی هەر یەکە مثلا لە بواری خۆی لەو شارەزایی کە هەیت لە دەربارەی نێرگەلە شتێکی باس بکەیت وانیا مثلا ئەوە شتێک باز دەکە ئەو ئاەتەشی دەینتەوە ئەو حەدیسەکی دەینی ئەوە بابەتێکی علمی خینتەوە ئەوە نمونەی واقعی هەیە لە خزمێک لە کەسێک دەجێرتەوە بڕوا بکە وەچی ئەوەی وایە یەک کتابت خینتەوە لەسەر نێرگەلەی بزانە تەماشا بکە ڕەنگە لە ماوەی نیو سەعات 40 دقە ئەتوو یعنی ئەو هەموو شتە ئیستیفادەی دەکەیت چەند میهمە تەماشا بکە جاری وا هەیە مەسەن بابەتێک بڕوژێنن یەک با ئەتوو پێشەنگ بی لەو بابەتەی هەر یەکە قسەی لەسەر بکە تەماشا بکە بەڕێزان زانایانی پێشی هەموو کاتێکی خۆیان قۆستەوە لە بۆ بەدەستهێنانی علم و زانست و زانیاری كتابك يا بناوي زاد المعاد في هدي خير العباد طبعا جيان نامي في غنبرة صلى الله عليه وسلم أو كتابة شج مزلدة أو كتابة شج مزلدة نظم لي هي أو كتابي زاد المعاد شج مزلدي أو ضيع باسي جيان نامي في غنبري دكا صلى الله عليه وسلم طبعا أو كتاب ابن القيم جوزية دظان لتشندر نسرايا دا فرمي لسا بشتي وراخ لسفري حد أو كابرا لسفري حد ولا سبشتي عشتركي لسبشتي وراغكي أو كتابي نسيتو لشجيان نامي بيغمبري صلى الله عليه وسلم بزانا أونا كاتكاني خويان تن قوستوا تن قرنجيان بكاتي خويان دايا لبابة السواق ديزكي حفتا بر ينسي حفتا بر إن زاد فرموه والله لبروي لسبشتي وراغم هر أوندا بيدكري بنوسم حفتا بر ينسي بز لسر سواق سونيتي بكار هيناني بيغمبري خوا صلى الله عليه وسلم بتشي وازك بكاري هينايا جوهري اشتر بيشكشي اوي بريز وخوشويز بكم اويش جوهري سيوتوارمين اجمام النفس معناته اجمام النفس واتا انسان قرنجي بنفسه دلو دروني خوي بدا نابي طالب العلم زانس خواس فير خواس دائما روتي قرجي هبي لسبيني حتى هر خريجي خيندنو نوسينو قرآن لبركردن بي آقاي لدلو دروني خوي نبيت نا زوزر غلطها پیغمبری خوا صلی الله علیه وسلم لو کاتی لناو ایشوکارک دبو زوزر يعني ضدياتي بيو ديار بو بەڵام لەو کاتەی لەگە سەحابەکان دەبوو سوحبەتی دەکرد قسەی خۆشی دەکرد لەناو سەحابە هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دانیشتینە حتا دەجێڕنەوە دەرن لە شەوێک لە شەوەکانی لەیلەت القەدر سەحابەکان دانیشتن ئینجا شفتیان خوارد دوای ئەوەی شفتیەکەیان خوارد بە پەلکە شفتیان لە یەکتریاندا کاتی عیبادەت بوو ئێستاش بزانە تەمەشا بکە لە خۆیان شتێکی خۆشیان لەگە یەکتر کردیە کەواتە لێ دەبی طالب العلم زۆر ئاگاداربی ناوەداوە پشوو ڕۆحی خۆی بدا پشوو ئیسراعەتی خۆی بدا مەسەرەن لۆ نمونە ماوەیە کتابەکەت خوێندەوە چەند دەرسەکەت خوێند بڕۆ ئیسراعەت بکە شتێکی خۆش بخۆ شتێکی خۆش بخۆوە لەگە چەند برادەرێک مەسەرەن ناوە سەفر و سیاحەتێک بکات ئەگەنە بەڕاستی ئینسان بێزار دەبیتن زۆر جاروە ئینسان وای لێ علمەکەشی لە مێشک وەرناگری و ئیستیفادەی باشی لێ ناکات لۆیە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەجیموا هذه القلوب دڵەکانتان خۆش بکەن مەجالی بدەنێ وابتغوا لها طرائف الحكمة هەوڵ بدەن بەردەوام قسەی خۆش و نەستەق و قسەی باش جێتان لێ بیتوەری بگرن لۆ فإنها تمل كما تمل الأبدان چۆن ئینسان بێزار دەبی بەدەستت شتێکی ڕابگرە بینێک شل دەبی دەستت وەنیا بینێکی زۆر چاو لەسەر شتێکی دامنێ ڕەنگە چاوت ئاوێ بکاو بێزار بی وایە زۆر دامیشە لەسەرەوەی بەنەوەی هەر نەسی و پشتت دێشی بە هەمان شێوە دڵی ئینسان بێزار دەبی یعنی تووشی ناڕاحەتی دەبی ئەگەر ئەتوانەکەی ناوە قسەی خۆش شتێکی باش وایە بكارنين لو ابن تيمية رحمة إخوائي الشيخ الإسلام دفرمي الحكمة في النهي عن التطوع في مطلق الأوقات دفرمي لويا حكمة لتيا كأخوائي سبحانه وتعالى دفرمي نابي إنسان هاد بردام هستاو برينيت ما يدور عنه يجي سنة دكا سنة مطلق ونيا دفرمي هي ليكرال هندق وقتان نابي إنسان سنة مطلق لا باج أو كروش هدس بيني حتى روش هراتي حتى وقت صلاة الضحى كدير روج يتناون دي عاسمان دروزني إنسان نوجبك لباش أصلي حتى مغربي
لو وقتان لوي إنسان هر خريجي طاعته عبادته سجده وركوع نبي ناوە سەردانەی بکە قسەی خۆش بکە جێی لە شتێکی باش بیتن وهروەها معاذ ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ کە سەحابەتی پێغەمبەریە صلى الله عليه وسلم دەفەرمێ إني لأحتسب نومتي كما أحتسب قومتي دەفەرمێ ئەمن کاتێک دەنوم ئەوەش وە حسێب دەکەم بە ئەجر و پاداشت ومێدم وایە خوای گەورە ئەجر و پاداشتم لۆ بنووسێ هەروەکو چۆن لەو کاتێکەوە خەریکی تاعەت و عیبادەت و بە ئاگام شتان دەکەم یعنی ئیشی چاک دەکەم کو ئەو ئەجر و پاداشتی تێدا نووسنەکەشم ئومێدم وایە ئەجر و پاداشت تێدابی لێ تەمەشا بکە لە مەجالیسی عیلمی یعنی برین لە حوزەی فەقێیەکان لە کوردستانی خۆمان لە قەدیمەوە ڕۆژی جومعان عوتڵە بوو و زیان لەسەر ڕۆژی جومعان ڕۆژی سێشەمان هەموو فەقێیەک عوتڵەیان هەبوو ئەو دەرسەی خۆیان مەسەڵەن لە ڕۆژی سێشەمان خۆیان تونند و تۆر دەکرد خۆیان دەشوشت خۆیان ئامادە دەکرد هەندێک سوحبەت و شتی خۆشیان لەگە دەکرد جاروی ئەگە لە گوندی باە دەچوونە دەری گوندی چێ لە بەردانەیان دەکرد هەندێک شتی خۆشیان دەکرد لەگە یەکتر وەنیا ئێستاش بزانە تەمەشا بکە حتى لە کولیەکان ڕۆژی جومعە کە تەمەشا دەکەی عوتڵەیەکی ڕسمیە لە وڵاتی ئێمە ڕۆژی شەموان یان پێشەمان ئۆفە وەنیا یعنی مەجالی ئیستیراحەیە کەواتە لێیە بەڕاستی ئینسان دەبی ئاگادار بیتن بەڕاستی نابی هەمیشە و بەردەوام سەر لەسەر خوێندن و کتێب و نووسین بی یعنی زۆر کەسەیە تەمەشا دەکەی لە ماڵێ بەس خەریکی نووسین و کتێب و خوێندن و یعنی هیچ مەجالی ئەوەی تێدانە زۆر دەداکردر کوڕم وەڵڵە شێت دەبی کەس بە عیلم شێت نەبووە بەڵام هەندێکی بە کوڕەکەی خۆی دەستێیان بە کچەکەی خۆی داچی کاکە نابی خوشی خۆم کاتێک کە دەخینی حتى ئەوانەی پۆلی شەشن دەبی ناوە لە کاتی دانیشتن لەسەر سفرەکە مەجالێکی خۆت بدا نیو سعات سل دقە نانێکی بەتام و بەلەزەت سعاتێک لەگە داکرد لەگە بابت دەست نوێژێک دەشم نوێژەکەی خۆم دەکەم ناوە دەستمە نوێژی تەماعەت لەهۆی کەوا گۆڕانکاریەک بەسەر ژیانت دابێ ناوە پیاسەی دەکەم لە بۆ دەری لەگە برادران لەوەی کەوا گۆڕانکاریەک بەسەر سیستەمی ژیانت دابێ نابی ئینسان بەیەک نەمەت بەیەک ڕیتم ژیان باتە سەر بەڵکو دەبی گۆڕانکاریت بەسەر دابێ کەواتە بەڕاستی زۆر میهمە ئینسان هەوڵ بدا حتى لە ناو سەحابەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم سوحبەتیان دەکرد پێغەمبەری خۆیان دەدی سوحبەتی دەکرد پێغەمبەری خوا قسەی زۆر خۆشی دەکرد کەوا خەڵکی بە پێکەنین دەینا ئەوەش سیستەمی ژیان وایە طالب العلم زانستخوازان و فێرخوازان دەبی پێشەنگ بن لەو بابەتەی کاتێک کە علمێک دەخینی چۆن تەطبیقی بکەی و چۆن جێبەجێی بکەی ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە خوای گەورە ئەوەی کە وتمان و دەڵێن بە ئیخلاص و لێمان قبول بکە خوای گەورە موفق و سەرکەوتوتان بکە ئینشاء الله خوای گەورە هەموو لایەکمان ئاخیر خێر بکە دەپاڕینەوە لە خوای گەورە ڕێگای علممان لۆ بجێڕی بە ڕێگای بەهەشت و ڕێگای بەهەشتمان بەهۆیەوە لۆ ئاسان بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته